حاجی فەرید 12 ئەندامی خێزانەکەی ئەنفال کراون و لە نوگرە سەلمان هێشتا ڕوفاتەکانیان نەگەڕێنراونەتەوە. ئەو دەڵێت بەشداری هیچ یادکردنەوەیەک ناکەن بە حیزبی بکرێت. نیگەران و تۆڕەن لە حکوومەت کە بەڵێنی گەورەیان پێدەدات و هیچیان جێبەجێ ناکات. قوربانیان ئێمە وەکو خۆتان ئەزانن هەموو کاتێ ئەوانەی کە حیزبی نەبوون و لە ناو حیزبانە ژیاون و ئیشیان بە مەزبوطی بۆ نەکراوە پەراوێز خراوە و هەر هەموو کاتێ هەروە بۆ نەکار ئیسە هەموو زەمانەیەک هەموو کاتێ حیزبی لە پێشترە لە مەدەنی لە ئەوەی دوور بێت لە حیزبایەتی سیاست. ئێمەش لەبەرەوەی پەراوێز خراون تێکەڵاوی ئەو کۆبوونەوە و کۆڕ و کۆبوونەوانە ناکەین. لەبەرەوەی مەعارزین لەو شتانەی کە حکومەت بۆمانی کردووە. زۆر جار مەغدور کراون، زۆر جار ئیشەکانمان دوا خراوە لە هەموو شوێنە لە هەموو کاتێک. هەرچەندە لە مۆنومێنتی شەهیدان یادی تاوان و شەڵاوەکانی ئەنفال کرایەوە، بەڵام هیچێکێک لە کەسوکاری ئەنفالکراوان بەشدار نەبوون. سەرۆکی کۆمەڵەی قوربانیان ئاشکرای دەکات یەکەم شەهیدی نوگرە سەلمان خەڵکی هەڵەبجە بووە و زیاتر لە 50 شەهید ڕوفاتەکانیان هەر لەوێ ماوەتەوە. و یەکەم شەهیدی ئەنفال لە نوگرە سەلمان هەڵەبجەیی بووە کە کاک ئەڵڵا کەرەم کە بە دیار ماڵ و مناڵەکەیەوە بەستویانە بە عەمودێکی ناو قەعەکەوە و لێیان داوە تا مردووە. چاوترسێندرینی خەڵکەکەیان لەسەر ئەو هاوڵاتیە کردووە کە بە دیار ماڵ و منداڵەکەیەوە گیانی سپارد. 51 وارسمان هەیە گوتوانم بڵێم نزیکەی 51 وارسی شەهیدان شەهیدی جینۆسایدمان لە نوگرە سەلمان ئێستەش ماوە و تەنانەت ئەو خەڵکانەش کە لەوێ جەنازەکانیان ناشتووە ژمارەیەکی زۆریان ئێستا لە ژیاندا ماون. دەڵێ ئێمە ئەگەر لایەنێکی فەرمی ببێت بمان باتە ئەو شوێنە دەتوانین ئەو ڕوفاتانە پیشان بدەین کە لەکوێیان نێژراون، ینی شاید حاڵەکان ژمارەیەکیان هێشتا لە ژیاندا ماوە. پاش کیمیایی بارانکردنی هەڵەبجە ڕژەمی بەعەس ئەنفالیشی بەسەر و خێزانەندایەنا کە گەڕانەوە شارەکە و بۆ نوگرە سەلمانی گواستنەوە کە ژمارەیان 2500 کەس بوون و بەشێکیان لە ژێر ئازار و شکنجەدا شەهید کراون. بەڵام وەک توێژەکانی دیکە کە سوکاری ئەنفالکراوان فەرامۆش کراون و وەگەڵوێستێک بایکۆتی یادەکەیان کرد. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.